بینەرانی زاری کرمانجی لە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆرانم هەڵبەتە لە دوو هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران بڕیاریدا بە لێخۆشبوونی 120 بۆ ئاو و هاوکات بۆ کارەبا. بۆ مەبەستا دەمانێت بزانیت لە سنووری دارە سەربەخۆی سۆران کۆی ئەو قەرزەی کە هاوڵاتیان لەسەریانە بۆ نیان گەڕاندوتەوە قەرزی ئاو و هاوکات هاوبەشانی ئاو لە سنووری دارە سەربەخۆی سۆران و کۆمەڵێک پرۆژەش وا بڕیارە جێبەجێ بکرێن لە سنووری دارە سەربەخۆی سۆران. بۆ مەبەستا هاتوومەتە لای بەڕێوەبەری ئاوی سۆران تەحسین سەعەبدوڵڵا میوانی منە. سڵاوت لێبێ کاک تەحسین، ئەو کاتت باش. لە دوو هەفتەی ڕابردوو ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی ئاسایی خۆی کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی دەرکردن. تەواوی ڕێنمایی بڕیارەکان لە بەرژەوەندی هاوڵاتیان بوون. یەکێک لە بڕیارەکان لێخۆشبوونی 120 ئاو بوو، قەرزی ئاو لە سنووری دارە سەربەخۆی سۆران. هاوڵاتیان چەند قەرزیان لایە و ئەم پرۆسەیە وادەکەی دیاریکراوە تاکەیە هاوڵاتیان دەتوانن ئەم قەرزە بگەڕێنەوە. بەخێر بن. حقیقت پاش ئەو بڕیارەی کو لە ئەنجومەنی وەزیراندا چوو، ئەمە چاوەڕێی ڕێکارەکان بوون کو لە وەزارەتی شارۆچی دەرەوچی پێش دەچن ڕێکارەکان و فەرمانەکان بۆ هاتن، بەس لەبەرەوە کو کەفتە ماوەی عوتلەی جەژن نەشان جێبەجێکەن. ئێستا لە سەرەتای هەفتەیە ئیعازەمان دایتە هەموو بەشەکانی داهات و بەشی ئەو کۆمپانیای کو عقدی هەیە لەگەڵ حکوومەت بۆ بکوکردنەوەی داهات کو ئەم بڕیارەی جێبەجێ بکەن و ئێستاژی هاوڵاتی تقریبان سەردانی باش سەردانکەری باشمان هەیە بۆ سوودمەندبوون لەو بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستان. حقیقت لە ماوزوعی قەرز ئەمە دوو جۆرە قەرزمان لە لای خەڵکی قەرزێک لە حکوومەتیە پێش ئەوەی کو ئەو کۆمپانیا دەست بەکاروی کۆمپانیای خەتیب و عەلمی تاکو بەرواری 30 2018 ئەمە نزیکەی 9 میلیارد خەرداری حکوومەتە. ڕقمەکان جیاوازە لە بینی 100,000 تاکو 600,000 دینار قەرز لە لای خەڵک مایە. هەندێک خەڵک بە پێی ئەو عەدەدە هاوبەشی هەیەتەمان کو ئێستا تقریبان نزیکەی 32,600 هاوبەشمان لە قەزای سوران و خەلیفان و سیدەکان هەیە. ئەو قەرزی کۆمپانیا جێگیر نییە ڕقمێک و ڕقمەکە دەیقلن، چون لەبەر ماوزوعی بەستنی پێوەر و سیستەمی وەرگرتنی ئاو ڕۆژانە دەتەگۆڕین. بەس قەرزێکی زۆری لە لای کۆمپانیا هەیە تقریبان ئەو زیاترە لە 10 میلیارد. تەوەقعەکەین لە پاش ئەو بڕیارە و سوودمەندبوونی هاوڵاتیان لە ماوزوعی ئەم بابەتە احتمالە قەرز بەدەست بە دابەزینێکی زۆر بکێتەوە. تەحسین هاوبەشانی ئاو دەتوانن هەردوو قەرزەکە بگەڕێنەوە بە داشکانی 120؟ بەلەگە کوی پارەکەی بدەن لە هەردوو لا دەتوانن سوودمەند بن لەو بڕیارە. ڕێنمایەکان دەرکراون کە وادەی دیاریکراوە کە ئەم قەرزەی بگەڕێنەوە هاوڵاتی تا چ کاتێکە؟ تاکو ئێستا کراوەیە، هێشتا وادەی کوتای دیار نەکرا. با بزانم لەو ڕۆژانە احتمالە بڕیاری کوتایی بوو بێتن، چاوەڕێی ئەم بڕیاری کوتایینە. لە ماوەی ڕابردوو سەرپەرشتداری دارەی سەربەخۆی سۆران بەردی بناغی پرۆژێکی دانا و ئاماژەی بۆ دەکە پرۆژەیەکی گرنگی ئاوی لە سنووری قەزای ڕواندست لە دۆڵی ئاکوان جێبەجێ کرێت. بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە چەند گوند سوودمەند دەبن جیالەوە لە سنووری دارەی سەربەخۆی سۆران بۆ ئەم ساڵ وەکو وەڕێبەراتی ئاو هیچ پرۆژەیەکتان هەیە؟ سەبارەت بە پرۆژە حقیقەتمە میکانیزمێک هەبوو ساڵی پار لەگەڵ بەشی پلانی ئیداری سەربەخۆی سۆرانماندانا کە مەشاکلت سەرەتایی و سەری ئەوانێک و زۆر سەری و دەبی بە زووی وەکو پلانی کوردخان ئەمە پێ دەڵێن، پلان درێژخان و پلانی کوردخان. لە پلانی کوردخان ئەو پرۆژانێک و پیسە بە زورەتێکە زوو جێبەجێ بیت وەکو داواکردن لە لایەن ئیداری سەربەخۆی و لە ڕەسەر بودجێ بەوەرهێنان یان بودجێ وەزارەتی شارەوانی مەجموعە پرۆژەیەکمان تەلەب کرد. تقریبان زۆربەی ئەم پرۆژانە موافقیان هەیە وەکو موافقەی سەرەتایی لە لایەن حکوومەتی هەرێم، بەڵام کێشەی ئەو قەیرانە دروست بوو لە جێبەجێکردنیان. قەیرانەدارایی کو بینی مە و حکوومەتی فدرالی عێراق دروست بوو لە ماوزوعی موچە و ناناردنی مستحقاتی حکوومەتی هەرێم، لەبەندە برێک ئەعلانیان تاخیر بووە. ئێستا الحەمدولیلا حرەکەیەک دروست بووە. ئەمە بەردی بناغی پرۆژەی کەورین، بەردی بناغی پرۆژەی بەرمیزەمە لەم ماوەدانە لەم ماوەی پرۆژەیەکیمان هەیە گەیاندنی کارەبا بوو پرۆژەکانی سنووری مێرگەسوور و مەجموعە پرۆژەیەکی زۆر نزیک 50 گوندن، چون تاکو ئێستا سوودمەندن لە سوتەمەنی کارەبای و نیشتمانی بووان دەبین. ئەوژ بەبەری 3 میلیارد تقریبا 700 میلیۆن دینار موافقەی کراوە. ئێستا باڵندەرەکە دەست بەکار بووە لە هەفتەی داهاتوو بەردی بناغی دانین. ماوزوعی ئاکوان کو جنابی سەرپەرستی سەربەخۆی سۆران بخۆ پەروشەیەکی زۆر هەیە بۆ جێبەجێکردن پرۆژە دوونیژی ئەمە لە هەوێری ئیجتیماعیمان هەبوو لەگەڵ خودی جنابیان و بەسی پلانیان مهندس نعمەت. بڕیارماندا لە قۆناغێکە موافقەیەکمان هەیە بە 712 میلیۆن دینار کو ئێستا تیم هەندسی مەخەریکە تەندەرەکە ئامادە کرد بۆ بنرین و ئەعلان بکەن دەست بجێبەجێکردن بکەن. بەس خودی پرۆژەکە تاکو احتمالاً 2 میلیارد کولفەی پێویست بتن
بۆ قۆناغی دوام ئەمە سەرقاڵی پەیداکردنی ئەو پارەینە و بتوانین قۆناغی دوام ژی لەگەر دەست بکەین قۆناغێکم ئینشاڵڵا دەست بکەین هەروەها پرۆژەیەکمان هەیە لە قەسر ئەوڕیان سوبای ئەعلانی تەندەریەکەین و گرفتێکی گەورەی سنووری ناحیەی قەسر پێ چارەسەرکەین دۆڵی خانەقان گوندی خانەقامان هەیە موافقەی هەیە ئەوژی لەو ڕۆژانە ئەعلانەکەین لەگەڵ مەجموعە پرۆژێکی یەکجار زۆر ئەوژی پەیوەستە بەو مەوزوعی بەحسم کرد و کێشەیمە لەگەڵ حکوومەتی فدرال چارەسەر ئینشاڵڵا جەنابەت ئاماژە پێدا لە بۆ پێیکە لە قسەکان جێویست بووم تەواوی قەزاکانی سنووری دارە سەربەخۆ سۆران ئەمساڵ پرۆژەی لێ جێبەجێکرێت بە دیارەکراوی بەجێبەجێکردن پرۆژانە چەند گوند سوودمەند دەبن بخۆتان دەزانن حکوومەتی هەریم لە 2013 و 14 و تووشی قەیرانت لێک لە دوایەک بوون لە مۆزوعی کۆرۆنا و کێشەی لەگەڵ حکوومەتی بەغدا ماوەیەکی زۆر پرۆژەی جێبەجێ نەکرا لە هەموو بوارەکان لە بواری جادا و شەقام و تەندروستی و پەروەردە بە خۆشبەختیوە لە 2019 و 2020 ئەگە بە دیاریکرا بژین حکوومەت دەست بە پرۆژە کردی ئێستا الحەمدولله هەموو سنووری ئیداری سەربەخۆسۆران پرۆژە هەیە لە هەموو بوارەکان تایبەت لە بواری ئاوک و کارتێکی زۆر زەرورە ئێستا هەنگاوە لە دوای هەنگاو ئەمە بەرەپێشچین بەڵام ئەو گاپە ئەو مەسافەی و ئەمە پرۆژەمان نەکرد فعلەن ئەمە زۆر دوورخستین لە گەیاندنی خزمەتگوزاری مەشاکلمان زۆرن وەکو ئاوێستا مەسەن لە قەزای سووران ئەمە گرفتی دابەشکردنی ئامان هەیە گرفتی پاکردنی ئامان هەیە کوتا پرۆژێک و لە سووران کرد لە ساڵی 2019 کرایە ینی پاش 2019 مەبەستم پرۆژەی بەبەرهینانی ئینتاجی ئاوی پاکە محەتی بێخاڵ بوو لە سال 2009 تا بوو تاکو ئێستا هیچ پرۆژێکمان نەکردێ ئێستا ئەمە نەخسمان هەیە لە سوورانەوە بەڵام ئەوەی کو باسم کرد پلانی کوردخان پلان درێژخان پلانی کوردخان ئێستا ئەوەی کو حکوومەت و ئەمە لەگەڵ ئیداری سەربەخۆسۆران لەسەر بودجێ بەبەهێنەوە بودجێ وەزارەتی خۆمان وەزارەتی شارەوانی خەریکین مەجموعە پرۆژێکی باشەکەین ئێستا بە ڕەزامەندیەکی 5 میلیاردیمان تاوان وەرگرتیە بۆ دروستکردنی کۆگاکە زۆر گەورە بۆ سەنتەری قەزای سووران بەگەڵ مەجموعە پرۆژێکی وەکو گوندی نەزارێ گوندی شیوان گوندی بەرمیزش کو ئەوەز لە جێبەجێکردندا و هەروە مەجموعە پرۆژێکی لە سنووری خەلیفان لە وجی ڕەزامەندی خۆیە بە جێبەجێکردنی ئەو پرۆژە زۆربەی کێشەکان چارەسەردی بەس ئەگەر بڵێن 100% نییە بەس مەشاکلی ڕۆژانەمان پێ چارەسەردەبی ئینشاڵڵا دوای پرسیار مەمەوەبی لە ساڵانی ڕابردوو بە دیارەکراوی لە کۆی قەزاکانی سنووری دارە سەربەخۆ سۆران پرۆسەی تانکەرین هەبوو بە جێبەجێکردنی ئەم پرۆژانە پرۆسەی تانکەرین کۆتایی پێدێت و لە ئەم ساڵیش لە سنووری دارە سەربەخۆ سۆران پرۆسەی تانکەرین هەیە ئەمە هە لە ساڵی 2021 تقریبا دوو موافقە و دوو ڕەزەمەندیمان هەبوو مەجموعە پرۆژەیەکمان کرد لە سنووری خۆمان کە 170 پرۆسی تانکەرین نەهێشت ینی ئەوە وەکو معلومات ئێستا 130 مایە ئەو 130 هۆکارەکە دەمینتەوە لەسەر کێشەهەوا و مەوزوعی وشکەسەر چون مەوزوعی پرۆسی تانکەرین ئەمە ڕەزامەندیمان هەیە بۆ ئەوی ئەگەر حالەتێکی لە ناوکۆ مەسەن نمونەک بوو بینم حالەتێکی پیسبوون دروستبی لە گەڕەکەیان گۆڕینی تۆری ئاو لە شەبەکەی دروستبیان حتا حالەتێکی وشکەسە دەسویت ئەمە سوود لەو ئۆفرە وەرەگین بە شێوەی تانکر ئاو بۆ هاوڵەتین دابینەکەین بۆ یەکو معتلی ئاو نەبن چون ئەو تو دەبی ئەو بابەتە هەر بەردەستت بیتن طبعا لەگەڵ ئەو پرۆژانە زۆربەی چارەسەر دەبیتن بەس دیسانش دەڵێم مەوزوعی تانکرین دەبی هەبیت لەبەر ئەوەی کو تو نازانی لە هاوینی ئەمساڵ هەرچەند بارمارینێکی باش هەبوو ئەمساڵ ئینشاڵڵا سەرچاوەکانی ئەمە باش دەبن بەڵام دیسانش دەڵێم مەسەلەن مەساڵی پار و دو ساڵ لەسەر یەک لە سیدەکان نزیک 18 تا 24 گوندمان وش کرد سەرچاوەکانیان کانیا بوون وشێک بوو مەجبوراتی بە تانکر بدەینێ بەو پرۆژانە کێشەکان چارەسەر دەبیت بەس ئەگەر تا دەبێت کێشەی 100% چارەسەر بکەیت دەبی ئەو پلانە درێژخانەیەک و باسم کرد ئەوەی جێبەجێ بکەین و مەجموعە پرۆژەیەکی زۆر زەخم مەسەن ئێستا لە سوورانەمە پرۆژەیەکمان تەقدیم کردە بە گوژمەی 150 میلیۆن دلار چون ئەوە پرۆژەیەکە بە ئینتاجی 4000 متر سجا لە کاتژمێرێک ئەو بۆ سەنتەری قەزا و دەوروبەری سووران دابینێکات کێشەی چارەسەر دەکات خەلیفان هەروەها لە سیدەکان نفسی پرۆژەمان هەیە ئێستا پرۆژەی بارزان هەیە ئەکە بە تەوابوونی مشکلی تانکری لە سنوور هەر بە تەواوی کوتای پێدا ئینشاڵڵا زۆر سپاس تەحسین سعەبدوڵڵا بەڕێوەبەری ئاوی سۆران هەروەک ئاماژە پێدا بۆ ئەم ساڵ کۆمەڵێک پرۆژەی گرنگ لە سنووری دارە سەربەخۆی سۆران جێبەجێکرێن بە جێبەجێکردنی ئەم پرۆژانەش گرفتی سەتانەوەتی ئاو لە سنوورەکە کۆتایی پێدێت و هاوکات سەبارەت بە داشکاندنی 120 قەرزی ئاوش ئاماژە بەوەدا لە بەڕێوەبەری ئاوی سۆران دوو جۆر قەرز هەیە قەرزی کۆمپانیەکان و هاوکات قەرزی حکوومەت کۆی ئەو قەرزان دەتوان هاوڵاتیان بیگەڕێنەوە بە لێخۆشبوونی 120 جیا لەمە لە سنووری دارە سەربەخۆ سۆران هەروەک بەڕێوەبەری ئاو ئاماژە پێدا بۆ ئەم ساڵ کۆمەڵێک پرۆژەی گرنگ جێبەجێکرێن کە هەریەکە لە قەزاکانی سیدەکان و قەزایەکانی چۆمان و هاوکات قەزای مێرگە سۆر و سنتەری قەزای ناوەندی سۆران و قەزای خەلیفانی لێ سوودمەند دەبن بەمەش دەیان گوند لە سنوورەکە پرۆسەی ئاو
بە جێبەجێکردنی ئەم پرۆسەیە سوودمەند دەبن و هاوکات پرسی سەتەنەوەتی ئاو لە سنوورەکە چارەسەر دەکرد بەڵێ ئەمە کۆی ئەو زانیارە نەبوون لە سەر پرسی ئاو لە سنووری داری سەر بەخۆی سۆران.